گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆتە هۆی ڕوودانی چەندین دیاردەی مەترسیدار لە جیهان بەتایبەت لە عێراق و هەرێمی کوردستان. لە ئێستاشدا ئاو کێشێکی سەرەکیە لە نێوان وڵاتانی جیهاندا و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەم کێشەیە. بۆ زانیاری زیاتر و تیژخستنە سەر لێکەوتا بوریەکان میوانداری بەڕێز سەرمەند لەتیف پسپۆر لە بواری ئاو ژینگەمان کردووە. کاک سەرمەندەم کاتت باش، سپاس کە میوانی زوومی. ئەگەر پێمان بڵێ کوردستان دەوڵەمەندە بە سەرچاواویەکان هەم بە ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی و بڕیدابارینیش، بۆ میکانیزمێکی زانستی گونجاو و مۆدێرن نییە بۆ بەڕێوەبردننی سەرچاواویەکان. بڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، دەستان خۆش بێ بۆ ئەنجامدانیان بەنامەیە بە هیوایەوەی کەسوت بە بێرانی بەڕێزی کەناڵەکەتان بگەێنین. بەڵێ وەک بەڕێستان ئاماژەتان پێدایمە لە هەرێمی کوردستان دەوڵەمەندین بە سەرچاویەکان، هەم بە ئاوی سەرزەوی، هەم بە ئاوی ژێرزەوی، هەم بە بڕی دابارینیش. بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیش میکانیزمی گونجاو و زانستینە بۆ بڕێوەبردنی ئەم سەرچاوە زانستیانە، بۆی ئەم کێشانەی کە ئێستا تووشێ بینەوە بە هۆکاری باش ئیدارەنەدانی سەرچاوە ئاویەکانمانە لە چەندین ساڵی ڕابردووە. بۆ ئێستا ڕنگدانەوەکەی بینین و لە ئێستاشدا هەر دیسانەوە، یعنی حکومەتی عێراق استراتیجێکی ڕوون و واضح و تەواوی نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەوە، بۆهۆی لاوازی پێگەی سیاسی عێراقیشەوە ناتوانێت گۆ پێویست هەمانگی لەگەڵ وڵاتانی سەرچاو بکات، چکە عێراق وڵاتی ڕێژگەیە، ئاو وەرەگرێت لە هەردوو وڵاتی تورکیا و ئێرانەوە، هەردوو وڵاتیش بەردەوامن لە پێشەکردنی یاسانە دەوڵەتەکان لە ئیدارەدانی سەرچاوی هاوبەشەکاندا و نایهەڵن ئاوی پێویست بگات بە وڵاتی عێراق. بەڵێ کاک سەرمەند، ئەو وڵاتانەی دەوڵەمەندن بە دابارین و ڕێژێکی زۆر باران تێیدا دەبارێت لە وەرزێک یاخود لە کاتێکی دیاریکراودا دەتوانن سوود لەم ئاو وەربگرن. بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان میکانیزمێکی گونجاو نییە بۆ سوود وەرگرتن لەم ڕێژە دابارینە؟ بەڵێ بێگومان ئێمە خۆم لە چەند بابەتێکی شا پێشتر کە لە هەندێک وێبسایتە بڵام کردوەوە ئەکرێکە زۆرترین سوود لە بڕی دابارین وەرگرین. بۆ نمونە ساڵ بارانێکی باش باری و بەنداوی دەربەندی خان هەمومان ئاگادار بین کە سەرڕێژی کردووە. هەندێک کات یعنی لە دەرەوەی پێشبینی بارانی باشە بارێ، بەڵام ئێمە ناتوانین لە هەرێمی کوردستان سوودی تاوی لێ وەربگرین لەبەرەوەی کە تەکنیکی گونجاو و زانستی بەکار ناهێنرێت بۆ گلدانەوەی ئەم ئاوی بارانبارینە. هەرچەندە لە ئێستادا حکومەتی هەرێم بانگەشێوە کات کە پلانی تایبەتیان هەیە و 120 پۆندیان دروست کردو بۆ گلدانەوەی ئاوی بارانە و ڕێگریگرتن لە بەفیڕۆدانی. بەڵام بێوە بزانین ینی بە هەر ئەم 120 پۆندەی کە حکومەتی هەرێم دروستی کردووە تەنها 10 ملیۆن مەتر سێجا ئاو گلە دەنەوە. ئەمەش ناکاتەوەی کە ینی بڕەکە ئەوەندە گەورە نییە کە کاریگەری گەورە دروستکە. ڕاستە بۆ هەندێک ناوچەی جیاواز، بۆ هەندێک گوندولادێ سوودی لێ بنرێ بۆ پرۆسی ئاژەڵداری و کشتتوکاڵ و بەکارهێنانی ئاو بۆ بەرهمێنانی بەرهەمە کشتتوکاڵەکان. بەڵام وەکو باسمان کرد ینی بڕەکە ئەوەندە گەورە نیە کە کاریگەری گەورە دروست بکات و تەنانەت لە هەندێک کاتیشە حکومەت باس لەواکە کە بودجێ تاویان نێ بۆ دروستکردنی پۆندەکانیش، بۆیە داوای پۆندی هەرەوەزیەکەن، داواکەن کە هاوڵاتیان لە زۆرێک لەو ناوچانە هاوکاری حکومەتکا و بە شەریکی هەردوو لاپارە کۆبکەنەوە بۆی کە پۆندەکان دروستکرێ. بەم میکانیزم و بەم پلانە ناتوانێت زاڵ بین بەسەر ئەو کێشانەی کە ڕوبەڕوومان بۆتەوە. لە ئێستادا عێراق و هەرێمی کوردستانیش ئەناڵەن بەدەست کێشەی زۆر زۆر گەورەوە لە دابەزینی ئاستی ئاوی سەرزەویەوە. ئێستا لە تقریبان عێراق بەگشتی لە 60 هەموو ئاوی سەرزەوی لەدەستداوە بەهۆی سیاسەتی وڵاتانی سەرچاوە، هەردوو وڵاتی تورکیا و ئێران، هەروەها بۆی باشی دارەنەدانی سەرچاوەکان لە چەندین ساڵی ڕابردووە. پێشبینیەکرا کە تا ساڵی 2035 عێراق تەنها توانای دابینکردنی لە 115 خواستەکانی هەبێت. ئەمەش ینی داتایەکی زۆر زۆر مەترسیدارە. ئێمە گوێبیستە بین کە لە بەرپرسانی سیاسی دیبلۆماسی عێراقەوە بەتایبەت لە بابڵی ئەو وەزارەتانی کە پەیوەستە بە ئاو بەتایبەتی وەزارەتی سەرچاوەکان زیاتر لە جوان ئەدەن، زیاتر وتەی ئەکادمیستەکان دووبارە ئەکەنەوە بەبێ ئەوەی کە پیشانی بن کە هیچ دەسەڵاتێکیان هەیە هیچ پلان و استراتیژێکیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان. و لەم دواییەشا کە هەوڵ دراوە کە لەگەڵ تورکیا عێراق سوود وەربگرێت لەوەی کە ڕێکەوتنامێکی ئیمزا کراوە لە مانگی 4 کە بتوانێت بەشە لە کێشەکانی چارەسەرکە. بەڵام وەک باسمان کردانی لە ئێستا پلانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیش
پلانێکی ئەوەندە تۆکمەنیە کە بتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین کە ڕوو بەگام بۆ تۆ لە سەرچاوە ئاویەکانە. باسی کەمبوونەوەی ئاوی سەرزەویت کرد، منەما بەسمەوە بە کەمبوونەوەی ئاوی ژێرزەویشەوە کە چەند راپۆرتێک ئاماژە بۆ دەکەن کە بە هەمان شێوە ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستانی شاکەمی کردووە. لێکەوتەکانی کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی چی دەبن لەسەر هەرێمی کوردستان؟ دەبینن ساڵی وا هەیە کە باران زۆر دەبارێت بەڵام هیچ سوودێکی لێ وەرناگیرێ. هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ بێگومان لە توێژینەیەک بڵاو کراوەتەوە لە گۆڤارێکی زانستی نێودەوڵەتی هەندێک لە توێژەرانی بەڕێز دراسەیەکیان کردو لە شاری هەولێر پایتەختی کوردستان. لەوێ بۆیان دەرکەوتووە کە لە ساڵی 2004ەوە تا 2022 کاکاتە نزیکەی 18 ساڵ زیاتر لە 46 متر ئاوی ژێرزەوی دابەزیوە، ئاستی ئاوی ژێرزەوی دابەزیوە. ئەمەش داتایەکی زۆر مەترسیدارە، ینی تەنها لە 2 ساڵە لە ماوەی نێوان 2020 بۆ 2022 8 مەترونی و دابەزیەوە لە هەندێک ناوچەی هەولێر و بە سلێمانیش بە هەمان شێوە، لەبەرەوەی کە لە چەند ساڵی پێشووترە چەندین بیری نایاسایی لەلایەن هاوڵاتیانەوە لێدراوە، حکومەتیش یاسای جێبەجێ نەکردو بەڕاستی لەوە، ینی بەشێک لە بەرپرسان ئاماژە بەواکەن لە بەرنامەکاندا کە گەندەڵی کراوە و هەندێک با بڵێ بەهۆی گەندەڵی ئیداریەوە هەندێک بیر چاوپۆشی لێکراوە کە بە شێوازێکی نایاسایی لێدراوە. بۆ نمونە بە پێی ستانداردی نێودەوڵەتی بێ لە نێوان هەردوو بیردا نزیکەی 500 مەتری بین بێ بۆی کە مەجال بدرێ بۆ بیرانە کە ڕیچاردی ئەو ئاوە بکەنەوە کە ئەیدەن، بەڵام ئەم مەجالە نەدراوە. جاری وایە لە ماوەی مەسافەی نێوان 500 مەترە 5 بیریش لێدراوە لە جیاتی بیرێک. بۆیە یعنی وەکو باسمان کرد دابەزینی ئاستی ئاوی سەرزەوی و ژێرزەوی جگە لەوەی کە هۆکاری سەرەکی بریتە لە کلایمت چینج گۆڕانکاری کەشوهەوا کە جیهان بە شێوەیەکی گشتیان ئەناڵەنێ بەدەستیەوە، هەرێمی کوردستانیش عێراقیش بە تایبەتی، بەڵام هۆکاری سەرەکی بریتە لە باش ئیدارە نەدانی سەرچاوەکان لە چەندین ساڵی ڕابردووە. بۆیە ئێستا ئێمە کاریگەریەکانی بینینەوەی کە لە 30 ساڵ لە 50 ساڵی ڕابردووە بە شێوازی نایاسایی بیل لێدراوە، بیل هەڵکەندراوە و ئاوی ژێرزەوی زۆر بەخراپ بە میکانیزمی نازانستی و هەڕەمەکی بەکار هێنراوە، ڕێنەدراوە کە کاک سەرمەند سنووردارکردنی ڕێژەی لەدانی بیرەکان چارەسەرە بۆ کەمکردنەوەی یاخود بۆ کەمکردنەوەی خەرجکردنی ئاوی ژێرزەوی؟ ببوورە پرسیارەکەتان دووبارە سنووردارکردنی ڕێژەی لێدانی بیر ئەمە چارەسەرە بۆ ئەوەی کە ڕێگیری بکرێت لە بەکارهێنانی زیاتری ئاوی ژێرزەوی؟ کێشەکە لەوەیە کە یعنی ئێمە چەندین بیری نایاسایی تازە لێدراوە، تازە ینی ئەوەی کە لە دەستمانداوە زۆر زەحمەتێکە بتوانین بەدەستی بێنینەوە، بەڵام ئێستا ژەکرێکە بە پلان و استراتیژی نوێەوە بە گرتنەبەری تەکنیکی زانستی نوێ بەشێک لە کێشەکانمان چارەسەر بکەین. بەزەوەی کە ئیبینین ئەوەی کە ئێمە وەکو ئەکادمیست ئیبینین لە دوانی بەرپرسانی حکوومەتی عێراق و کوردستانیش هیچ پلانێکی تۆکمەنی ینی لەم چەند ڕۆژەی پێشووە وتەبێژی وەزارەتی سەرچاوەکانی عێراق باز دەوا کاڵێ کارەساتی گەورە ئەوەیە کە پیسبوونی ئاوی عێراق لەلایەن حکوومەتی عێراقەوە لەلایەن ئەو وەزارەتانەوەی کە پەیوەستن بە با بڵێ سیستمی ئاوەڕۆ، ینی حکوومەت خۆی سەرچاو ئاویەکان پیس دەکات. بۆیە ئێمە ناتوانین گلەی لە هاوڵاتیان بکەین کە سەردانی دەریاچە و شوێنە گەشتیارەکانەکەن لە ڕێگەی پاشەڕۆکان و سەرچاو ئاویەکان پیس دەکەن. بۆیە لە هەرێمی کوردستانی ژێمە یاسامان هەیە، بەڵام یاساکان جێبەجێ ناکرێت. بۆیە کە یاسا جێبەجێ نەکرا کە ئاستی هۆشیاری نەزم بوو کە حکوومەت پلان و استراتیژی نەبوو، ڕۆژ بە ڕۆژ زیاتر کارەساتەکە گەورە بێ و ناشمێ ینی با بڵێ ڕەشبین بین، بەڵام ئەگەر بەم شێوازی ئێستا بەردەوام بن پلانی تۆکمە دانەندرێت بەڕاستی کارەساتی زۆر گەورەمان تووشە بێ، هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان. بەڵێ کاک سەرمەند دوێنێ عەونزیاب ڕایگەیاندبوو کە ئاستی ئاوی ئەمساڵ لە عێراق باشترە لە پار و ئاستی بەردانەوەی ئاو لە تورکیاوە لە 150 زیادی کردو. تۆمە بۆ ڕێکوتێکی سیاسی دەگەڕێنیتەوە؟ بەڵێ لە مانگی 4 سەرۆکۆماری تورکیا سەردانی بەغدادی کردووە لەگەڵ بە بەرپرسانی سیاسی عێراقا کۆبەوە و ڕێکەوتن چەندین ڕێکەوتنامەی ئەمنی و سیاسی و ئاویش با بڵێ ئیمزا کرا و هەردوو لا باسییان لەوە کرد. بە حکمی تورکیا وڵاتی سەرچاوەیە ئاو بە چەکێکی سیاسی بەهێز بەکارێنێ بەرامبەر بە عێراق و چەندین ئەرزش بە حکوومەتی عێراقەکە لەو پێناوەدا.
عێراقیش لەبەرەوەی کە هەم پێگەی سیاسی زۆر لاوازە و حساب بۆ نەکراوە لەلایەن وڵاتانی سەرچاوە ئامادەی هەموو سازشێکە بەس تەنها ئەوێ کە لەو کێشانە نەجاتی بێ بەشێک لە ئەو بڕاوەی کە لەلایەن تورکیاوە پێگان زیاد بکات لەم ماوەی پێشوە ئەنقەرە هەندێک نەرمی پیشانداوە کە ئەو بڕاوەی کە بەریەدایەوە تۆزێ زیای کردووە بۆ عێراق بەڵام ئەمەش هەر ناکاتەوەی کە کورتهێنانی ئاو کێشەی کەماوی چارەسەر بێ لە عێراقا و تورکیاش لەمە وەکو چەکێکی سیاسی بێز بەکارێنەوەکو باسمان کرد یەکێک لە مەرجەکانەوەیە کە ئەو اتفاقی کە کراوەیەکی لە مەرجەکانەوەیە کە دەبێت ڕێ بە شەریکاتی تورکی بدرێ بێنە ناو عێراقەوە بەرهێنان بکەن بە سەرچاو ئاویەکانەوە هەم لە دروستکردنی بەنداو هەم لە بەڕێوەبردننی هەم لە جێبەجێکردنی تەکنیکی نوێی کشت و کاڵ و چەندین پرۆژەی تریش ینی تورکیا بە کوچێکێکی بەهێز ئەم ئاوە بەکارێنە بەرامبەر بە عێراق عێراقیش تەنها هەر ئەوەی تا ئێستا هەر ئەوەی لەدەست هاتۆ کە بینیمانە سازشی کردووە و ئێستا خۆشحاڵە بۆی کە بڕێک ئاوی زیاتر لەلایەن تورکیاوە پێگات بەڵام ئەمەش احتیمالە هەر کاتی بێت چکە لە چەند ساڵی پێشوشا بینیمانە کە هەندێک جار هەماهەنگی و گفتوگۆکردن و زیادکردنی بەنداوەکان دروستکردنی بەنداوی نوێ بەتایبەت بەنداوی بێخمە عێراق و کوردستان ڕزگار دەکات لە هەڕەشەکانی ئێران و تورکیا کە کارتی ئاوەک و کارتێکی فشار بەکاردێنن بەڵێ بەنداوی بێخمە دەمێکە یعنی ئەو پرۆسەیە یعنی هەنگاوی لێ نەنراوە و تا ڕادێک یعنی ڕژبینین لەوەی کە هیچ بەرەو پێشچوونێک هەبێت لەبەرەوەی کە فاکتەری سیاسی لە پشتەوە ناهێنڕێت ئەو بابەتە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام یعنی دروستکردنی بەنداوەکان خۆی لە بە شێوەیەکی گشتی دژی ئێکۆسیستەمە وەکو هەندێک زانای سەرچاو ئاویەکان لە جیهاندا ئاماژەی پێکەن بەڵام بۆ ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان بەڕاستی پێویستیە چکە گۆڕانکاری کەش و هەوا زۆر کاریگەری نەگەتیڤی لەسەر وڵاتی ئێمە هەیە بۆی لە ئێستا گلدانەوەی ئاو پێویستیمان پێیەتی و حکوومەت هەندێک وەکو باسمان کرد هەندێک پلانی هەبوو هەندێک شتی جێبەجێ کردووە بەڵام کاریگەریەکانی گەورە نین چکە لە بەرامبەر ئەو کێشانەی کە توشمان بۆتەوە ئەو بڕاوەی کە گل دراوەتەوە کەمەوە لە هەمان کاتە جاری وایە کەمە ئاوی زۆریشمان دەستەکەوێت لە ڕێدابارینەوە و هەندێک بەنداو سەرڕێژەکە لێ سوودی گەوری لێ بینیم بەڵام چووکە تەکنیکەکان هەر تەکنیکەکەی جارانە تەکنیکی بەکارهێنانی ئاو هەم بۆ پرۆسەی کشت و کاڵ هەم بۆ بەکارهێنان لەلایەن هاوڵاتیانەوە هەم بۆ پرۆسەی پیشەسازی بۆیە یعنی ناتوانین سوود لەو ئاوە وەرگرین کە لە بارانیشەوە زۆر جار دەستمانەکەوێت کە لەو بڕە زیاتر کە پێشبینی کراوە کاک سەرمەند منە ماکەم بە دوا پرسیار بۆ جەنابەت وەکو پسپۆڕێکی بواری ژینگە و ئاو ئایندەی ئاو بە هەموو جۆرەکانیەوە لە عێراق و هەرێمی کوردستان چۆن دەبینە ڕاستێکی وەکو پسپۆر لەو بوارەدا ئەتوانم بڵێم ڕەشبینم بەڵام ئەکرێت یعنی ئەگەر لە حاڵەت ئەگەر وەکو ئێستا بە چکێمە لە چەندین ساڵی رابردووە کۆبوونەوە زۆر کراوە یعنی چەندین کۆبوونەوە کراوە چەندین گفتوگۆ کراوە گفتوگوی زانستی کراوە بەڵام کێشەکە لەوە لە ئێمە لە عێراق یعنی کێشەی جێبەجێکردنمان هەیە یعنی ئێمە لەم ساڵدا لە مانی چوارە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی دیداری سلێمانی ئەنجامدرا لەوێ وەزیری سەرچاو ئاویەکانی عێراق دانیشت بوو پانێلیست بۆ قسەی کرد ئەم قسانەی کە من لەگەڵ بەڕێستان ئاباسیە کەمەوی شەرەوەکو من قسەیە کرد یعنی وەکو کەسێکی ئەکادمی قسەیە کرد داتاکانی قسە بەچاو بەڵام وەکو ئیمپلیمنتیشن وەکو جێبەجێکردن وەکو سیاسەت وەکو استراتیژ هیچ پلانێکی تۆکمەمان نەبینەوە بۆیە بەڕاستی وەکو خۆم ڕەشبینم بەڵام هیوادارم پێشبینیەکەی ئێمە ڕاست نەبێت و پلانی تۆکمە لەلایەن هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بگیرێتە بە تەکنیکی نوێی زانستی سوودی لێ ببینرێت بە تایبەتی تەکنیکی نوێی ژیری دەستکرد کە ئێستا زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان توانیانە پلانی سستێنەبڵەتی جێبەجێ بکەنەوە بڕی ئاوی نەک تەنها ساڵێکی چەندین ساڵی داهاتوو دابین بکەن ئێمە لە ئێستا خۆشحاڵین بۆی کە مثلەن بەرپرسێکی وەزارەتی سەرچاوەکان بڵێ ئەم هاوینە کێشەمان نابێت تا چەند ماڵی داهاتوو کێشەمان نییە بەڕاستی بەکارە سادە ئەبێ بوت پێ تا 10 ساڵی داهاتوو کێشەمان نییە تا چەندین ساڵی داهاتوو ئێمە بڕی ئاوی پێویستمانەیە هەم بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا هەم بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان هەم بۆ دابینکردنی ئەو بە پرۆسی کشت و کاڵ و بۆ سێکتەرەکانی تریش بۆیە هیوادارین کە پێشبینیەکەی ئێمە ڕاست دەرنەچێت و پلانی تۆکمە جێبەجێ بکرێت بەڵێ سەرمەند لەتیف پسپۆر لە بواری ئاو ژینگە لە ئیستانبوڵەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوون لەم گەشتەی هەواڵنامەی زووم سپاس بۆ بەڕێزیشتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم